باشە مامۆستا کاری هونەریت زۆر ئەنجام داوە دەکرێ ئەو پرسیارە بکەم کامیان لای تۆ خۆشەویستترینە کام بەرهەم لای تو خۆشەویستترینە لەو کارانەی کە کردیتە تا ئێستا پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە شتێکی گرنگ کە باسی دەکەم باش ئەمن هەم کاتێک کە فلمێک دروست دەکەم پرسیارم لێ دەکەن دەڵێم لەوە باشتر نازانم ئێستا ئەوەندە دەزانم یەکەمە وایە 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 دەڵێم لەوە باشتر نازانم بەڵام کاتێک مامۆستا بچین لێرەش دانیشین دەدرێت نۆرمالە ئەو فلمی دوایین ئیشم کچی کافرۆش بوو باشە کچی کافرۆش کۆمەڵە خەڵاتی باشی بەدەستێنا سەرەڕای خەڵاتەکانش ئیقبالێکی باشی لە سینەما هەبوو زیاتر لە 2 مانگ لە هەولێر و لە سلێمانی هەروەها لە وڵاتانی ئەوروپا لە ئەڵمانیا لە سوید لە فەرەنسا لە هۆڵەندا ئارستا بۆ جالی کورد ئیقبالێکی زۆر باشی هەبوو سەرجی زۆر لێ رازی بوو یەکەم کەس بووم لە مەیەژووی سینەما ئیش بکەم لەو فلیمەدا و زۆر شانازیشی پێ دەکەم دەنگدانەوەیکی زۆر باشیشی هەبوو من زۆر زۆری زۆر باش ئەوتە دەکرێت بڵێم کچی کافرۆش خۆشەویستترینیان لە لای تۆ هەمووە بەرهەمەکانم خۆشەویستن وەکو منداڵی خۆتن ئاخر ناڵێم هەر بابەتێک فۆرمش تایبەتی خۆیە من ئەو فۆرمە کلاسیکە یا با بڵێن ئەو فۆرمە کوردیە مێژوویەم خۆش لەوێ وەکو کورد وەکو شەخسی خۆ لە ڕووی تەکنیکەوە فلیمی باشتریشم هەیە کورتە فلیمی باشترین بۆنی ئاگرم هەیە خەڵاتی دەرهێنانم پێوەرگرت لە عەلێش خەڵاتی ئەکادمیای سینەمای مۆسکۆم پێوەرگرت